هەر سەبارەت بە مەترسیەکانی تای خوێنبەربوون کە لە ناوەڕاست و خواروی عێراق ئێستا زۆر بڵاو بۆتەوە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانی وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو لە ئاکرێت دوو کەس توش بوون کە لە یەک بنەماڵان بەداخەوە یەکێکیان کۆچی دوایی کردو کەواتە تای خوێنبەربوون چییە چۆن خۆمان بپارێزین چۆن بتوانین لەم نەخۆشیانە دوورکەوینەوە ئەمانە کۆمەڵی پرسیارن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر چیمەن ئاکرەیی بەرپرسی نووسینگەی ڕێکخراوی تەندروستی ژیانی لە وەزارەتی تەندروستی ڕاستەوخۆ لە ئەستێدۆی ژووری هەواڵ لە لامان میوانە دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین تای خوێنبەربوون چییە و بۆچی لەم کاتانەیە سەر هەڵەداتەوە زۆر سپاس تای خوێنبەربوون نەخۆشیەکی ڤایرۆسی درمیە ینی دەگوازرێتەوە ئەمە زۆر نەخۆشی هەیە کە هاوبەشە پێ دەڵێن نەخۆش هاوبەشەکان یان زوونۆسس کەوانە لە ئاژەڵەوە دەگوازرێنەوە لە بینی مرۆڤ و ئاژەڵ ئەوانە لە ئاژەڵەوە دەگوازرێنەوە لە بۆ مرۆڤ تای خوێنبەربوون یەکێک لەو نەخۆشیانەیە هۆکارەکەشی ڤایرۆسە بە چ ڕێگایەک دەگوازرێتەوە بە خۆی سەبەبەکەی گەنەیە یان بە پێوەدانی گەنەیە یانیش بە بەرکەوتنی مباشرە لەگەڵ بڵێن شلەمەنی یان شانەی ئەو گۆشتی ئەو ئاژەڵە توش بووە یان خواردنی گۆشتەکە باش نەکڵابێ هەروەها بەرکەوتنی چکە لە مرۆڤیش بۆ مرۆڤ دەگوازرێتەوە کەواتە بەرکەوتن لەگەڵ شلە یان خینی ئینسانی مرۆڤی بەرکەوتو ئەوش دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە یان ئەگەر کەسە شوێنێکی بریناری بوو دەست لەو ئاژەڵەوە بدا یان ئەو گۆشتەکە نەخۆشە حتا دەستی برینداریش نەبی ئەگە دەستی لێدا و دەستی پیس بوو یعنی دەستی بۆ دەموچای بۆ دەمی برد ئەوەش دەگوازرێتەوە باشە دکتۆر چیمەن ینی ئەم نەخۆشیە بەهۆی بتت بەهۆی گەنەوەی باشە کوتان یا پاکردنەوە ئەگەر ئەنجام بدرێ لەو شوێنانی کە ئاژەڵی تیادا بەخێوکرێ هەروە ئاژەڵەکانیش دەکرێت کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکات خۆی ئەو ئیشە وەکو گوتم چکە ئەویشە هاوبەشە ئەمە دائیمەن تەندروستی دەرەنجامەکەمان بۆ دێ کە ڤایرۆسەکەیە سەبەبەکەی کە گەنێ ئەوە کە ئایدی کشت و کاڵە بفعل ئەوانە ساڵانەوە بزان بەرنامەیان هەیە چۆن ئێمە بەرنامەی پلانی ساڵانە هەیە لە وەزاری تەندروستی بۆ کۆنتترۆلکردنی تای خوێنبەربوون ساڵانە نوێ دەکرێتەوە هەمان وەزارەتی کشت و کاڵیش لە باوەرم پلانیان هەیە دەبێ ساڵانە ئەو خاوێن بکرێنەوە ئەکید دەرمانی دژی گەنە بەکاربێنن ئەگەر بە شێوەیەکی باش بکرێتن ئەو ڕێژەیە کەم دەبێتەوە زۆر باشە دکتۆریانی کەواتە لەم حاڵەتەیە ڕێکارەکانی حکوومەت و بە دیاریکراویش وەزارەتی تەندروستی لەم بوارەیە سەبارەت بەمە چین بڵێ ڕێکارەکان وەکو گوتم ئەمە دایمان باوەریمان بە ئامادەکاری هەیە زیاتر لەوەی بەس وەڵامدانەوە ئامادەکاری لەوە دەست پێ دەکات کە پلانی ساڵانەی حکوومەت هەیە بۆ کۆنتترۆلکردنی هەموو نەخۆشیەکان یەک بڵێن پلانی نەتەوەی پێ دەڵێن هەروەها کە هەرێمی کوردستانیش پلانی کۆنتترۆلکردین تای خوێنبەربوون بریتە لە چەند چاڵاکیەک لە خۆپارێزی لە چارەسەرکردن ئەمانە هەموو تایە لە یەکێک لەوانەیە ئەمە لیژانی مشترکمان هەیە وەزارەتی تەندروستی لیژانی مشترکی هەیە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان ئێمە ڕێکخراوی تەندروستی جیهانی نوێنەرین لەو لیژانە مشترکانە هەروە بڵێن بەڕای من بۆ نەخۆشیە گوازراوەکان بۆ هەموو نەخۆشیێک هۆشیاری تەندروستی زۆر زۆر گرنگە دەبێت نەک بەست لە کاتی کە نەخۆشیەکە دەرچوو دەبێت ئەو ئیشی لەسەر بکەین پێشەوەی نەخۆشیەکە دەربچین هۆشیاری تەندروستی پاک و خاوێنی زۆر زۆر میمە ئەگەر بێت و حکوومەت و ڕێکخراوی تەندروستی جیهانی پێکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دائیمەن ئیش لەسەرەوە دەکەن کە لەسەر هۆشیاریکردنی تەنچکەوە سێ تەوەرە دەگرێتەوە کۆنتترۆلکردنی گەنەکە هۆشیارکردنی تەندروستی و هەروەها پشکنین و چارەسەرکردنی نەخۆشیەکە ئێمە دەبانەوێ تەرکیزکەینە خۆپارێزی لەو نەخۆشیە پێش چارەسەر زۆر زۆر گرنگ زۆر باشە دکتۆر چیمەن ینی ئێستا ئێوە ڕێنماییتان بۆ خەڵک چییە وردە وردە لە جەژنی قوربانیش نزیکە بینەوە کەواتە ڕێنماییتان بۆ خەڵک چییە لە چۆ گۆشت بکڕن چه جۆرە گۆشتێک و چه جۆرە گۆشتێک بەکارنێنن ئەمە لە سەرخەتی لەگەڵ وەزاری تەندروستی بۆ دایمەن پشگیری تەکنیکی ڕێنمایی نوێ بۆیان بەردەستەکەین
هەموو ساڵێک خاصەتەن ئەو ساڵێک کە بڵێن ژمارەکان زیاد دەبن چەند ڕێنمایەک دەردەچین ئێستاش ڕێنمایەکان دەرچوون کە گرنگترینیان ئەوەیە بە هیچ شوەیەک نابێت ئاژەڵان سەر ببرێن لە ماڵەوە دەبێت لە شوێنی ڕێگە پێدراو سەر ببرێن و هەروە لە کاتی نەکرد سەربرین مامەلەکردن یان گۆشت فرۆشتن مەفروزە خۆیان بپارێزن قەسابەکان دەستکێش کلوپەلی خۆپارێزی بە تەواوی لەبەر بکەن و هەروەها ئەوانەی تعامل دەکەن بڵێن ئەوانەی چێش لێنان ئەو گۆشتە ئێستا حالیان هەرێکەمان لە ماڵەوە گۆشتی سوور ئەگەر بکرێتن مەفروزە بە دەستکێش تعامل لەگەڵ بکەین تەختەکەی جیاواز بی لە تەختەی سەوزە دەبی جوان بشوورێ و حتا تعقیمیشی بکەی بە گیراوەیەکە بە فاس و بە بڵێن بە ئاو گیراوەیەکە دەگریتەوە مەفروزە ئەو فترەیە هەتا ئەو نەخۆشیە بڵێن کۆتایی دێتن یان کەم دەبتەوە دەبێ ئەو ڕێنمایانە یانیمە لە ئێستاوە دەست پێ بکەن لە شوێنی ڕێگە پێدراو گۆشت بکڕن نابێتن چکە من دەزانم لە سەرجادەکان زۆر شوێن هەنا گۆشت دەفرۆشن بێ شوەیەک نابێت ینی ئەوە دەتوانی خۆت بپارێزی بەڕاستی دەتوانی خۆت بپارێزی زۆر مهمە دەشتن دکتۆر ینی دوا پرسیار ڕەنگە کاتم زۆر نەمابێ کوڵاندنی گۆشتەکە ینی چەندێ بکوڵێ چۆن بکوڵێندرێ ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی ئەمە دەڵێن 70% بەس ئەوە نیە خۆ مخادانانی بەس دەبێت بە جوانی بکوڵێ یعنی هەر لە تا گشتەکە بە جوانی دەکڵێ دەبێت دەستکارین باشترینەکەین کە جوانی شکڵە ئەتیادیە دەتوانێت ڤایرۆسەکە لە ناوچ زۆر باشە زۆر بەڕێ دکتۆر چیمانەکرەی بەرپرسی نووسیگەر ڕێکخراوی تەندروستی جیهانی لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش